هاوڕێیان سڵاو بەداخەوە ئێستا ڕووداوێکی هاتوچۆ لە بناری مەقان لە قەزای چەمچەماڵ ڕوویدا کە لە ئاستی مۆنۆمنتی ئەنفال برایانی پۆلیسی هاتوچۆی چەمچەماڵەکەین بگەنە شوێنی ڕووداوەکە بۆی حادیسەیەکی تر ڕوونەدا قەڵەباڵغیکی زۆر دروست بووە و بۆیە داوا لە پۆلیسی هاتوچۆی چەمچەماڵ ئەەکەین بگا بە شوێنی ڕووداوەکە بۆی خوانەخواستە حادیسەیەکی تر ڕوونەدا ڕووی داوە ئۆتۆمبیلێکە بەداخەوە بریندار هەیە و وەکو دەبینن بریندارەکە ئەوە ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت ئێستاکە لەلایەن هاوڵاتیانەوە بەڵێ خۆشەویستان بناری مەقانە بەرامبەر مۆنۆمنتی ئەنفال ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە برانی پۆلیسی هاتوچۆی چەمچەماڵ پێویستە بگەنە شوێنی ڕووداوەکە بۆیە حادیسەیەکی تر ڕوونەدات بەڵێ ئەوە بریندارەکە بوو بۆ ئۆتۆمبیلە بەرەو خەستخانە ڕەوانە کرا بە هیوای سەلامەتی